بلێتەمە شەوانن هێژا گەندەلی یەک مژارین سەرەکەیەک و وڵاتین عراقی گازندان دکن کو گەندەلیەک مەزرنە عراقی هەیە لێ هەروەها داستان نابنێتەوەی دەژی عراقیەکی ژوان وڵاتان تێ هەژمارتن کو گەندەلیەک بەرفەرەح لە عراقی هەیە باندۆرە گەندەلیە لەسەر ڕەوشە عراقی پێشە ڕۆژە عراقی شرۆڤەکاری سیاسی ئەحمەد سەرراجی ji بەغدایê mêvanê min e silav bû te birêz ئەحمەد کەک ئەحمەد دەستپێکی de dixwazim bizem welatî gelek gazindan li ser gendeliyê dikin yanî dibêjin hejmara yekem gava got welatî gazindan dikin gendeliye divê helbesta welatîn Iraqî çawa dibînê çawa dixwîne مساء الخير عليك وعلى جمهور قناة بەڵێ شەوی ئێوە و بینێرانی کوردستان 24 باش بێت زۆر سپاس بەڕاستی ئەم کارەساتەی ڕوبەڕووی عراق بێتەوە لە ساڵی 2023 بەولاوە بۆ بەهۆی ئەو سیستەمە سیاسیە و ئەو دەستورەی کە ئێستا لەسەر بنەمایی دابشکردنی دەسەڵات نووسراوەتەوە ئێستا تۆ ناتوانیت تەنانەت دۆسیەک بکەیتەوە سەبارەت بە گەندەڵی بەهۆی گەندەڵکارانەوە تەنانەت بابەتێکی وەکو بابەتی نۆر زوهەیر کە بە دزی سەدە ناسراوە ئێمە بینیمان کە لەو دۆسیەشدا تاوانباری سەرەکی ئەو دۆسیە ئێستا دەستی بە بەرەمێنان کردوێتەوە وەکو ئەوەی هیچ نەبوو بێ هیچی نەکردبێت ئەمە باشترین بەڵگەیە لەسەرەوەی کە عراق لە پەڵەی یەکەمی جیهاندایە لە بابەتی گەندەڵی و زۆری ڕێژەی گەندەڵی لە نێو دەوڵەتدا تەنانەت عراق پێش وڵاتانی ئەمریکای لاتین کەوتوێتەوە هەر وڵاتێک بە عراق بەراوردی بکەیت دەزانیت کە عراق باشترین ژینگەیە بۆ گەندەڵی و پتەوترین ژینگەی هەیە بۆ ئەم بابەتە سەرڕای ئەو شۆڕشانە و ئەو خۆپشاندانانەی ڕوویانداوە هیچ شتێک نەگۆڕەرەوە گەندەڵی ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت وەردە دەچێتە پێشەوە تا وای لە هاتوو ئێستا عراق بووەتە یەکێک لە هەژارترین وڵاتان ژێرخانی ئابووری وێرانە بێکاری گەلێک زۆرە مادە هۆشبەرەکان زۆرن خێزانەکان لە یەکترازاون کەچی ئەمەش دەبینین ئەمڕۆ پەرلەمان کە باڵاترین دەسەڵاتی یاسادانانە و پێویستە کە پارێزەری پرۆسەی سیاسی بێت خەریکی دەستکەوتەکانی خۆیان نوازیان لە وڵات هێناوە برێز سراجی ئەو ئالین و دەستی وات گەندەلیێدا هەنە لە عراقی چی ئالینە؟ يعني بالتأكيد هذا السؤال بەدڵنیاییەوە ئەم پرسیارە وەڵامەکەی وەڵامێکی زۆر سادەیە ئەوش بریتە لە پارتە سیاسیەکان ئەمان لە دوای 2023 تاکو ئێستا دەسەڵاتیان گرتووەتە دەست هەمان ڕوخسار و دەموچاون ڕێکەوتن لە نێو یەکتری دەکەن و دەسەڵات دابەش دەکەن و خۆیان پاراستووە و پارێزگاریان لە یەکتری کردەوە بۆیە ئێمە باسی هەر هیوایەک بکەین قسەکەمان نایەتە دیچکە هیچ هیوایەک لە ئارە دانیە نابێت چاوەڕێ ئەوە بین شتێکی جیاواز ڕوو بدات وە عراق ببێتە وڵاتێک وەکو وڵاتانی ئەوروپی لێپێچینەوە لەگەڵ گەندەڵکاران بکات و خەڵکی گونجاو لە شوێنی گونجاو بێت نابێت چاوەڕێ ئەوە بکەین کە بودجەکان بە یەکسانی دابەش بکرێن پرۆژە جێبەجێ بکرێت ژێرخانی ئابووری بەرەو پێشەوە ببدرێت ئەگەر ئێمە عراق بە وڵاتانی دەوروبەر بەراورد بکەین وەکو وڵاتانی نزیکی کەندا و ئەو پارەیە کە وڵاتانی کەندا و خەرجیان کردو بۆ ئەوەی بەم ئاستە بەرزوبەڵەیە بگەین بەراوردی بکە بەو پارەیە کە عراق لە دوای 2023 خەرجی کردووە زیاتر لە 100,000 ملیار دینار تاکو ئێستا کەچی عراق بە هیچ نەگەیشتووە هێشتاش پشت بەو ڕێگانە دەبەستێت کە لە سەردەمی پادشایی لە عراق دروستکراون زۆر بەداخەوە من زۆر بەڕوونی دێنم لە دوای 2023 پرۆژەکان پرۆژەی بێکەڵێک بوونە هەفتەیەک دوای هەر پرۆژەیەک دەبینی کە پرۆژەکان تێکچوونە پێویستیان بە چاکسازی و چاکردنەوەی ئەمە باشترین بەڵگەیە لەسەر ئەوەی گەندەڵی چۆتە نێو هەموو جمگەکانی سیاسەتەوە و بەرهێنەرەکان ئەوانەی کە پرۆژەکان دەگرنەوە ئەوانەی خەریکی پشکێنن بەو پارێ زەبەلاحانە هەموو ئەمانە بۆتە هۆکاری ئەوەی کە ئێستا هاوڵاتی عراقی هەژارترین هاوڵاتیە هەرچەندە عراق ڕۆژانە یاخود عراق 5 ملیۆن بەرمیل نەوت بەرهەم دەهێنێت بەڵام هیچ سوودی نەبووە تەنانەت ئەو بودجەی ئێستاش بۆ 3 ساڵ پەسەند کراوە هیچ شتێکی نەکردوە تاکو ئێستا ئەگەر تۆزێک بەڕینەوە برێز سەراژی نوها حکوومەت لە پەی حکوومەتێتی لە عراقی هەر حکوومەتات تێ دبێژێ ئەس دێ لە هەمبەری گەندەلیێ ڕاوەستم گەندەلی نامینە لێ دراستیێدە هەر بەردەوە یعنی
تشاوا دبيني بوش اف حكومات وسا دروا لخلكي خو والولاتين عراقي دك سؤال جدا جميل لأن الحكومة پرسیارێکی زۆر جوانە هۆکارەکەی ئەوەیە ئەو حکوومەتانە بۆ خۆیان بەهۆی ڕێککەوتنی سیاسیەوە دروست بوون هەمان ئەو پارتانی کە باسم کردن هەمان ئەو سەرکردانەی حکوومەت دروست دەکەن ئەمان بۆ خۆیان بە گەندەڵی تاوانبارن کەواتە تۆ چۆن چاوەڕێ دەکەی حکوومەتێک کە لە هەناوی ئەم پارتانەوە هاتوێت لە هەناوی ئەم پرۆسە سیاسیەوە هاتوێت جددی بێت لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ڕوبەڕوو بێتەوە حکوومەتی ڕابردوو بەڕێز سوودانی تاکو ئێستا نەشی توانیوە کێشەی قەرەباڵغی شەقامەکانی بەغداد چارەسەر بکات فەرمانبەر بۆ ئەوەی بگاتە شوێنی دەوامکردنی کە 2 کیلۆمەتر دوورە پێویستی بە چوار کات ژمێرە بۆی بە ئۆتۆمبیل بڕوە تاکو ئێستا نەیانتوانیە کۆنتڕۆلی دەواازە سنووریەکان بکەن خێڵ و عشیرەت و پارتەکان دەستیان بەسەر هەموو شتێکدا گرتووە ئەمە بەڵگەی ئەوەیە کە گەندەڵی بەدەست عراق نییە لەسەر ئاستی نێودەوڵەتی پشتگیری دەکرێت بابەتی کارەبا ئەم پرسە سەختە پەیوەندی بە دەسوەردانی ئێران و ئەمریکا و تورکیا و وڵاتانی دیکەوە هەیە تاکو عراق بەم شێوڵاتێکی بێهیوە و ماندوو بێت بۆیە من دەڵێم مەگەر خوا یارمەتی عراقیەکان بدا مەگەر خوا یارمەتینەوەکانی داهاتوو بدات چۆن دەبێت بەم شێوەیە بەردەوام بێت سپاس بۆتە بەڕێز ئەحمەد سەراجی شڕڤەکاری سیاسیش بەغدای لەگەڵ